پرسی لامەرکەزیەتی کارجێڕی لە هەرێمی کوردستان بۆتە زەرورەتێک و توێژەران و شارەزایانیش سیستەمی لامەرکەزی بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان بە پێویست دەزانن تاوەکو لە بەڕێوەبردنی ئیشوکاری هاوڵاتیاندا ڕۆتین کەم ببێتەوە. بۆ ئەم مەبەستەش یەکەی توێژینەوەی سیاسی لە فاکەڵتی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکانی زانکۆی سۆران بە هەماهەنگی لەگەڵ پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕاپرسی پانێڵێکی ڕێکخست تیایدا شیکردنەوە بۆ ئەو پرسە کرا. بەگشتی بابەتێکی گرینگە کە دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ ئەوی ڕۆتینات کەم بێ و خزمەت گوزاریەکان بە ئاسانتر بگەنە خەڵک. بۆ نمونەکەن وەکو نمونە وەرگین ئەگەر لامەرکەزیەت نەبێ هاوڵاتێک لە هەڵەبجەوە بۆ تەوقیعێک پێویستی وایە بێتە هەولێر بۆ نمونە. ئەمە چەند مەسروفی لەسەر دەکەوێت، چەند ڕیسک دەکەوێتە سەر ژیانی و چەند کاتی دەوێت. لە 5 قەزای پارێزگای هەولێر ڕاپرسەکە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و ڕاپرسی لە سنووری پارێزگای هەولێر بە مەبەستی وەرگرتنی ڕای هاوڵاتیان لە سەرپرسی لامەرکەزیەت ڕاپرسیەکی لە نێو هاوڵاتیاندا کردووە. بەپێی ئەنجامەکانی ئەو ڕاپرسیەش سەدا 83 هاوڵاتیانی پارێزگای هەولێر سیستەمەکە بە بژاردەیەکی گونجاو دەزانن و داوای قوڵکردنەوەی ڕەهەندی لامەرکەزیەت دەکەن. ئەنجامەکانی ڕاپرسیەکەش بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لە 83 خەڵکی پارێزگای هەولێر لامەرکەزی کارجێڕی بە شتێکی گرنگ دەزانن و لە 64 زیاتر پێیان وایە کە لامەرکەزی کارجێڕی پێویستە بە شێوەیەکی زۆر هەبێت. شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ ناوەندە کارجێڕیەکان وا دەکات خزمەتگوزاریەکان زووتر بە هاوڵاتیان بگەن. قایمقامیەتی سۆرانیش سەبارەت بە پرسی لامەرکەزی دەڵێت ئەگەر حکوومەت داهاتی قەزای سۆران بە قەزاکەی خۆی بداتەوە ئەوە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان پێویستمان بە حکوومەت نابێت. ئاماژە بەوەش دەدات پرۆژەی واهەیە بەهۆی ناشارەزایی سەروی خۆیانەوە جاری واهەیە بەهۆی یەک ئیمزاوە ساڵێک دوا دەکەوێت. بۆیە ئەوان لامەرکەزیان لاپەسەندترە. من ئەگەر ئێستا داوا لە حکوومەتی خۆمەکەم ئەگەر داهاتی منتیقەی سۆران بدەنەوە سۆران من جارێ مەرحەلەی یەکەم پرۆژەکانمان پێویستمان بە پارەی مەرکەز نابێ بۆ مستەقبل بە کۆمەڵک پرۆژە و پلانی مستەقبلی استراتیژیم قەنەعەتم وایە ئەتوانین احتیمال لەسەر موسەی خەڵکیش بگەخینە سەرەوە مەسەلا. یعنی هاوڵاتی هەیە بۆ یەک ئیمزا دەبێت لێرە بستە هەولێر. یان ڕاستەخۆ لە وەزارەتەکان سەرپەرشتی خودی دائیرەکانەکەی کەشتی هەندێک بڕیاری زۆر کەمە کە پێویست ناکە خەڵک ڕێبن. تەختیتی عەمرانی هەیە لە وەزارەتی شارەوانی 15 ساڵی یەکیان لەو برادرانە شاری منی نەدیتیا، بەڵام هەموو تعدیلێک لە شاری من دەبێ موافقەتی و ڕەزامەندیوان لەسەر بێ. بۆ ئەوە چەند ئاستەنگ دێخی پرۆژە هەیە بەهۆی بڕیاریوان و بەهۆی ناشارەزاییوان و دووریوان لە بڕیارەکەدا ساڵێکی خەڵک تاخیر کردووە. لە هەرێمی کوردستان بەهۆی ڕۆتیناتێکی زۆر لە وەزارەت و فەرمانگەکانی حکوومەت کاروباری هاوڵاتیان وەکو پێویست بەڕێوە ناچێت و هاوڵاتیان دووچاری ئەرک و خەرجی زۆر دەبنەوە. بۆیە جێبەجێکردنی پرسی لامەرکەزی بۆ هەرێمی کوردستان بە پێویست دەجانرێت. بەشێک لە شارەزایانیش پێیان وایە ئەو پرسە بە سیاسی کراوە بە جۆرێک لە ئەنجامی ململانێ سیاسیەکانەوە تا ئێستا نەتوانراوە سیستەمەکە جێبەجێ بکرێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.